براوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان هەشتی مارز وەکو ڕۆژی گیانی ژنان لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان داری کراوە. ساڵانە لەو بۆنەیەدا بەیاننامەی زۆر وە کۆڕ و سیمینار و ئاهەنگی زۆری بێ ناوەڕۆک ساز دەکرێت. ئەمڕۆژ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر کوێرم باسی لەوە کرد کارکی هەمووانە کار بکەن بۆ یەکسانی جەندەری و هاوکات وەزیری دەرەوەی ئەڵمانیش کە لە هەرێمی کوردستان و باسی نیگەرانی خۆی دەربڕیت لە ڕاگررتنی یاسای هەمواری یاسای تون و تیژی لە پەرلەمانی کوردستان و هیوادار بۆەوەی کە پەرلەمان کار لەسەر یاساکە بکاتەوە. لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین بارودۆخی ژنان و خێزان لە هەرێمی کوردستان چۆنە و ئایا دەبێت چی بکرێت بۆ ئەو هەڵانە دەدرێن کە بۆ تێکدانی خێزان دەدرێن و ئەرکی ڕێکخراوە ئیسلامیەکان لەو حیزب ئیسلامیەکان و ڕێکخراوە ئیسلامیەکان چییە؟ لەگەڵ ێک لە بەڕێزان مونیرە عەلی عەبدولعەزیز ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی لە سلێمانی، هەروەها لە هەولێرەوە قومریە شێخ محەممەد بەرزنجی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان قسە لەسەر ئەم پرسانە دەکەین. ئەگەر سەرەتا لە مونیرە خانەوە دەست پێ بکەین. مونیرە خان سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین چۆن لەوە دەڕوان کە تەنها ڕۆژێک دیاری بکرێ بە ناوی هەشتی مارسەوە بۆ ژنان، ڕۆژێک بەسە کە بەیاننامەی زۆر ئاهەنگ و کۆڕ و سیمیناری تێدا ساز دەکرێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه ومن والاه. سلام و ڕێزم بۆ هەموو کارمەندان و بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. دیارە ئەو ڕۆژانەی کە لەلایەنەتەوە یەکگرتووەکانەوە دانراوە ئێمە هیچ بڕوایەکمان پێی نییە. پێمان وایە ئەوانە ژمارەیە کارتن لەلایەن زلهێزەکانەوە دانراوە کە وەکو کارتێکی فشار لە دژی هەر وڵاتێک بیانوێ بەکارێهێنن کە ڕۆژێکیان ناو ڕۆژی مناڵ و ڕۆژی مافی مرۆڤ و ڕۆژێک ڕۆژی ژن و کە لە ناوەڕۆکە هیچ مانایەکیان نییە و ئەوەیشی کە مافی نەبێت لەلای ئەو زلهێزانە ئەوانن کە تەنها وەک کاڵایەک و وەکو کارتێکی فشار بەکارەهێنرێن. دیارە پێویستە کەناڵە ئیسلامیەکان بە تایبەت کار لەسەر ئەوە بکەین ئێمە کە لەم ڕۆژەدا ئێمە بین باسی دڕندەیی ئەمریکا و ڕۆژئاوا و نەتەوە یەکگرتووەکان بکەین بەرامبەر بە ژن و پرسی ژن، باسی دڕندەیی سەرمایەدارەکان بکەین کە لەم ڕۆژەدا چ نەهامەتیەکیان بەسەر ژنانی ئەمریکا هێنا. ئەبێ لەم ڕۆژەدا ئێمە ئەو ڕووە ناشرین و دزێوە وەحشیانەی ئەمریکا پیشان بدەین کە ژنانیان لە جەنگی جیهانیە کاتێ پیاوەکانیان ناردە بەرەی شەڕ بە زۆر ژنەکانیان ناچار کرد کە بچنە سەر کارگەکان و بە زۆر ئیشیان پێکردن و ئەو ژنانە شەو و ڕۆژ وەکو ڕۆبۆت ئیشیانە کرد هەتا زۆرێکیان مناڵەکانیان لە دەستدا لەبەر ئەوەی ئەوەنە ئیشیانە کرد ناچار بوون مەوادی مخەدیریان یا بە مناڵەکانیان بۆ ئەوەی لە خەو هەڵنەستن و ئەمان هەر کار بکەن. لە دوای جەنگی جیهانیش کاتێک پیاوەکان گەڕانەوە بە زۆر ژنەکان نێرانە ماڵەوە و ئیش بە پیاو درا. دواتر هەندێک لەو ژنانەی کە پیاوەکانیان لە دەستدا بوو کە پێکەسیان نەبوو ناچار بوون ئیش بکەن، جیاوازێکی زۆری موچە لە بینی ژن و پیاوە هەبوو. ئەوە بوو دوای سەدان ساڵ 100 ساڵێک ئینجا کونێ خەباتیان کردووە هەتا موچەی پیاو ژن وەکو یەکی لێبێت. لەو ساڵەوە هەتا ئێستاش جیاوازی موچە لە ئەوروپا و لە زۆربەی وڵاتەکانە هەیە و هەتا ئێستا یەکسانی موچە نییە لە وڵاتانە و ئەوەی کە ئەوترێ مافی ژن و ئەوانە هیچ لە بنەڕەتا و لە واقعی ئەوروپا ئەوەی نەبێت مافی ژنە. بەڵام بەداخەوە تەنها ئەو مافی ژنوشتانە تەنها دروشمێکە بەکارەهێنرێ لەلایەن کەسانێکەوە کە بە وەحشیانەترین شێوە مامەڵەیان لەگەڵ ژنا کردو. ئەمڕۆ ئەوان خۆیان کردو بە دەمڕاستی ژن. کەناڵە ئیسلامیەکانیش نایەن وەکو پێویست ئەو پاشخانە ناشرینە دڕندانە مێژووییان پیشانی خەڵک بدەن کە ئەمانە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا چیان بەسەر ژناهێنا. هەتا سەرمایەدارەکان ژمارەیەکی زۆر لەو کارگەرانەی کەمانیان گرتبوو لە کارگەکانە لە ناو کارگەکە ئاگریان تێبەران و سەدان ژن بوونە قوربانی. با بۆسە پۆلیس بە وەحشیانەترین شێوە چی کرد لەو ژنانەی کە داوای مافی خۆیانیانە کرد، سادەترین ماف کە مافی کرێ کاریان بوو کە وەریان دەگرت وەکو ڕۆبۆت بەکارەهێنا و کرێکارەکانیشیان نەئەدرایە. پێویستە ئێمە لەم ڕۆژانەدا ئەو
سیما دڕندانە ناشرینەی غەرب پیشانی خەڵک بدەین کە ئەمانە چۆن مامەڵیان لەگەڵ ژنا کردووە و چۆن هەتا ئێستاش بەردەوامن بە شێوەی جیاواز ژنیان بە کاڵا کردو وەکو بووکەڵێک مامەڵی لەگەڵاکەن و وەکو جامخانەیەک بۆ پیا هەڵواسینی ڕیکلامەکانیان و ساختکردنەوەی کالاکانیان بەکارێت. بەڵێ ئەوەی لە کوردستان بەیاننامەی زۆر هەیە نازانم پیرۆزبایی چالاکی ئەوان هەموو شتی بێ ناوەڕۆک دەبینی شتێکی کردداری تێدا بوو بۆ خێزان بۆ ژن بۆ دایکان بۆ خوشکان تێدا بوو نەخێرەگەر ئێمە سەیری واقعی کوردستان بکەین دەبینین ساڵ بە ساڵ نەهامەتیەکانی ژنان زیاترەکات ئەگەر بێت و دەسەڵات حکوومەت ڕێکخراوەکانی ژنان ساڵانە باری شانی چەند دایک و چەند ژنێکیان سوک کردایە ئەوە دەبوو ساڵانە ژمارەی قوربانیان و ژمارەی ژنانی بێدەرامەت زۆر کەمتر بووایە بەڵام بەداخەوە بینین ساڵ بە ساڵ بارودۆخی ژنان زۆر خراپترە بێ کە ئەمەش نیشە ئەو واقع ئەمان نیشانەدا کە بەکارهێنانی ناوی ژن و ناوبردننی ناوی ژن جگە لە دروشمێکی بریقەداری بێناوەڕۆک هیچ شتێکی تر نییە و لە ئەرزی واقعا هیچ خزمەتێکی ئەوتۆ بە ژنان نەکراوە. بەڵێ هەر وەکەوەی بەڕێزیش دەڵێ لە 2015 هاوکاریەکە بوو بۆ ئەوانەی کە ئافرەتانی بێ هاوسەر 150,000 ئێستا و هاوکاریش بڕاوە کە لە چوارچێوەی چاودێری کۆمەڵایەتی دەدرا بە و ئافرەتانەی کە هاوسەرەکانیان لەدەستداوە 150,000 ئێستا ئەوش نەماوە لە هەرێم کە لە 2015 بە پاساوی چاکسازی بڕدراوە. بەڵێ هەتا ژمارەیەک قانون هەبووە کە هی زمانی سەدامی دیکتاتۆر بووە کە خەڵک ئەو ڕژێمەشی ڕوخان بەڵام ئەو سەدام ڕەچاوی سیستەمێکی حکومڕانی هەبوو کە ئەوی سۆسیالیست بوو ئەو نظامەی ئەو بە قازانجی ژن بوو بە تایبەتی پیرە ژن و ئەو ژنە پەککەوتانە یارمەتیانە درات یاخۆ بۆ ژنی نەخۆش هەتا ئەم چەند ساڵانە ئەو کۆمەڵە یاسایە کاری پێکرا ئێستا ئەوە تا ئەوانشیان لا بردووە و نەکەر ئەوە تا کۆمەڵە دەرچوی زانکۆ پەیمانگاکانمان هەیەدا نامەزرێن ژمارێکی زۆر لە گەنجان کە ڕویان لە هەندەران کرد و کۆچی بە کۆمەڵیان کرد لێرە ژمارێکی زۆر لە کچان و لە ژنان ئەمێننەوە کە هەم لێرەوە هەم لە ڕووی خێزان و هاوسەرگیریوە کێشە دروستەکە و هەم لە ڕووی ئابووریشەوە ئەو ماڵانە تاقەیەکی بەهێزی خێزانەکان کە گەنجەکانە ڕویان کردووە لە هەندەران لەویا دایک و خوشک و ژنانن کە ناچارن کار بکەن بۆ بژێوی ژیانیان دابین بکەن کە حکوومەتیش وەکو پێویست ئاوڕێکیان لێ ناداتەوە تەنانەت قەرزێکی بچووکیش بەو دایک و ژنانە ڕەوا نابینن. ڕێکخراوەکانی ژنان هەتا ئێستا یەک ئەجێندای ناوخۆییان نییە خزمەت بێ بە دۆزی ژن و بێن بە یەکەوە کاری لەسەر بکەین تەنها هەموو هەوڵ و کارێکیان بووە بە هێنانی ئەجێندەی دەرەکی هێنانی فکری نامۆ بۆ کۆمەلگاکەمان کە ئەوەی جگە لە تێکدانی شیرازەی خێزان و تێکدانی کۆمەلگا هیچ سوودێکی نییە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە لاتان قومری خان جەنابیشت بەخێر بێ ئەگەر جەنابیشت سەرنجێکتە بێت لەسەر ڕۆژی ژیانی ژنان و پاشان باسی بارودۆخی ژنان لە ژێردەسەڵاتی کوردی دۆخەکەت چییە؟ ئەگەر بۆ منە دەسەڵات بە شێوەیەکی بێناوەڕۆک یادی ژنان بکاتەوە ئێوە کوڕێکراوی ئیسلامیەکان هیچ شتێکتان هەیە بەکردار خزمەتی ژنان و خوشکان و دایکان بکەن؟ بەڵێ بە ناوی خی بەخشندەی میهرەبان دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەو دەرفەتە بۆ ئەو کاتی کە بە ئێمەتان بەخشی دیارە ساڵانە لە هەموو دنیا لە جیهانە ڕۆژی 8 مارس وەکو ڕۆژی جیهانی ژنان دیاری کراوە. ئێمە هیچ لاریمان نییە لەوەی کە ڕۆژێک وەکو ڕۆژی جیهانی ژنان دیاری بکرێت وەکو یادخستنەوەیەک بەڵام لای ئێمە هەموو ڕۆژێک ڕۆژی جیهانی ژنانە هەموو ڕۆژێک ڕۆژی جیهانی مافی مرۆڤە بە مەرجێک ژن و مافی مرۆڤ لەو کۆمەڵگایانەدا پارێزراو بێت نەگەوەی تەنها وەکو ماکیاجێک دەسەڵاتداران و سیاسەتمەداران و بازرگانان دێن ڕۆژەکانی ساڵیان دیاری کردووە و هەر ڕۆژێکیان بۆ چین و توێژێک دیاری کردووە. ژن وەکو بوونەوەرێکی
دانیشتووی سەرزەوی وەکو ئەوەی کە خی پەروەردگار ڕێزی جێنشینایەتی جێبەجێکردنی فەرمانەکانی خۆی پێبەخشی لەسەر زەویە ئەرک و بەرپرسیارەتێکی گەورە و مەزنی هەیە لەسەر زەوی و خاوەنی مافی خۆیەتی و حەق و مافی خۆی هەیە و بەپێی ئەو ئەرکەی کە خی پەروەردگاریش بۆی دیاری کردووە دیارە مافەکەشی پارێزرا و دیاریکراوە لە شەریعەتی خی پەروەردگارە و خی پەروەردگار ئەمرمان پێ دەکات کە ئەبێت ئینسانەکان لەسەر زەویدا وەکو جێبەجێکارێکی ئەمانەتی خی پەروەردگار ئەمین بن لە هەموو شتێکە و ئەم ئافرەتەش وەکو ئەمانەتێک وایە لەسەر زەویە لەسەر ئەرزە لە ژیانە بۆ پیاوەکەی یا بۆ هاوسەرەکەی یا بۆ دایکە بۆ باوکی یا براکەی لە کاتێکە سەیری ئەم گۆڕانکاریانەی دواییەکەین لەوانەیە ئەوە سەدەیەکە کە ئەم بابەتی بەناوی مافی مرۆڤ و مافی ژن و ئەم چەمکانە هاتووەتە ناو کۆمەڵگە ئەوروپیەکانەوە و بە کۆمەڵگەی ئێمە و کۆمەڵگەی موسڵمانانیشی ئەفرۆشنەوە لە کاتێکە لە ئاینی پیرۆزی ئیسلامە 13 سەدە زیاتر پێش ئێستا خی پەروەردگار ڕێز و تەکریمی بۆ ئافرەت ئەوە بوو یەکێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز کە قورئانی پیرۆز بەرنامەی ژیان و ژیاری ئینسانەکانە بەرنامەی ژیار و ژیاری مرۆڤە لەسەر زەوی بۆ ئەو ماوەی کە لە سەر زەویە دەژی و پاشان ئەبێتە مەزرعەی دوایی و ڕۆژی دوایی خی پەروەردگار یاسای داناوە و لەو یاسایانەدا و زۆرترین یاسای کە پەیوەستە بە ژیانی مرۆڤ و پەیوەستە بە ئەحکامەکانی شەریعەتی خی پەروەردگار لەو سوورەتەیە جێی کراوەتەوە کە سوورەتی نیساءە کەواتە ئەمە خۆی پێگەیەکی گرنگە خی پەروەردگار داوێتی بە ئافرەت کە ژیارێکی بەختەوەر و ژیانێکی پڕ لە بەختەوەری لە سایە و سێبەری جێبەجێکردنی ئەو ئەحکامانەدایە کە لە سوورەتی نیسا ئەجێی بووەتەوە. بۆ نمونە ئەگەر ئێمە باز لە ئەحکامەکان و باز لە یاسا و دەستورە قورئانیەکان بکەین لە ئایەتی 40 سوورەتی نیسا خی پەروەردگار دەفەرمێت إن الله لا يظلم مثقال ذرة کەواتە بە چ لەو سەردەمەیە و چ ئێستا و چ لە داهاتووە بزانن کە خی پەروەردگار میسقالە زەڕەیەک زوڵم ناکە ستەم لە کەس ناکە. ئەم ئایەتە جوانە کە بە تەفسیری زۆر جوانی هەیە بۆ هەموو قۆناغەکانی ژیانی مرۆڤ لە سوورەتی نیسا ئایە. خی پەروەردگار جارێکی تر لە سوورەتی نیسا لە ئایەتی 58 دەفەرمێت إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. پاراستنی ئەمانەت کە زۆر شتەگرێت و ئەمانەت چییە؟ ئافرەتەکان ئەمانەتی پیاوەکانن لە ژیانیانە کەواتە خی پەروەردگار ئەمرەکە کە ئەبێ ئەم ئەمانەتە پارێزراو بێت. ئەمە جوانترین چەمکە بۆ بەرجەستەکردنی مافی مرۆڤ و مافی ژن کە لە قورئانی پیرۆزە هەیە. کەواتە بۆ ئێمە و بۆ موسڵمانان بۆ خاوەن باوەڕەکان بۆ ئەوانەی کە یاسا و دەستوری ژیانیان لە قورئانی پیرۆزەوە وەرگرتووە هەموو ڕۆژێک ڕۆژی مرۆڤە ڕۆژی تاکتاکی مرۆڤەکانە و ئافرەتیش وەکو دایک
خاوەنی کەرامەت و مافی خۆیەتی وەکو هاوسەر بە هەمان شێوە ئەمانەتی لای پیاوەکانە هەروەکو پێغمبەر صلی الله علیه و سلم ئەمانەتی پیاوەکانی کرد بە ئەوەی کە بە باشترین شێوە مامەڵەیان لەگەڵا بکرێ ئستەوصوا بالنساء خەیرا و پاشان وەکو خوشک جارێکی تر ئەمانەتە و وەکو کچ خۆی پێغمبەر صلی الله علیه و سلم کچی ئەمانەتی باوکەکان کرد و خێزانەکان کرد و ئەو مژدەیی پێدان ئەگەر کچەکانتان بە باشترین شێوە پەروەردە بکەن ئەوە دەبنە هاوڵی ڕەسوول الله سەڵات و سەلامی خۆی لەسەر بێت لە قیامەت و لە ڕۆژی دواییدا. ئەمانە هەمووی مژدەی خۆشن بۆ پاراستنی مافی ژن و پاراستنی مافی تاکەکان کەواتە تۆ بە دروشم و بەرزکردنەوەی هەندێ وشەی زریق و بریق لە ڕۆژێکە بە ناوی پاراستنی مافی ژن و پاراستنی مافی ژنان ناتوانیت هیچ بۆ ژن بکەی هەروەکەوەی ئێمە ئەمڕۆ لە هەموو دنیادا ئەیبینین کە ساڵ بە ساڵ بارودۆخی ژنان لە جیهان و لە هەرێمی کوردستانیش خراپترە بێ لە پێشتر و زۆرترین پێشێلکاری بەرامبەر بە مافی ژنان ئەبینرێت و ئێمە لە سایەی دەسەڵات و حکومداری کوردیدا پاش نزیکەی 31 ساڵ لە حکومڕانی ئەبینین کە بارودۆخی ژنان هەر بەپێی ئەو داتایانەی کە لە ناوەندەکانی توندوتیژی دژی ژنان بڵاوەکرێتەوە دڵنیام کە بەشێکی کەمی بڵاوەکرێتەوە بارودۆخی ژنان زۆر ڕوو لە خراپیە و ژنان نەیانتوانیوە ممارەسەی ماف و ئەمانەتی خۆیان بکەن واتە ئەوە ئەبینین کە ئەمانەت پارێزێکی باش نەبوون ئەوانەی کە دروشمی یەکسانی و مافی ژنیان بەرز کردوێتەوە. بەڵێ سوپاس دەکەین. مونیرە خان سەبارەت بە بارودۆخی ژنان واوەش کە پێشتر شکارێکی زۆر لە بەسەر مەسەلەی جێندەر دروست بوو ئەمڕۆ مەسرور بارزانی بازەوەکە کە ئەرکی هەمووانە کار بکەن بۆ یەکسانی جێندەری و هەر وەزیری دەرەوەی ئەڵمانیا کە بەسەردانێک لە هەرێم بوو باسی نیگەرانی خۆی دەربرێت لە ڕاگررتنی ئەو هەمواری یاسای توندوتیژی خێزانی پێشتر نووسنگی قوبات تاڵبانی لە هەندێک ناوچەکاری سەر مەسەلەی جێندەر کرده بوو. ئێستا دەبێت چۆن ڕوبەڕووی ئەو هەوڵانە ڕوبەڕووبوونەوە هەبێ بۆ ئەو هەوڵانە چکە وەکو بەڕێز وتر فەندی نێودەوڵەتی و پشگیری نێودەوڵەتی بۆ ئەو هەوڵانە هەیە. فەرمونون با سەرۆکی حکوومەت بێت لە کابینەکەی خۆیان نیوەی وەزیرەکان بک بە ژن فەرمونون با بێن حیزبەکەی خۆیان نیوەی سەرکردایەتی و مەکتەب سیاسەکان بکەن بە ژن ئایا ئەوە گونجە فەرمونون با بێن ڕێکخراوە نێودەوڵەتەکان یاری تۆپی پێ یەکسانی جێندەری لەوا بکەن و نیوەی ببێ بە ژن و نیوەی ببێ بە پیاو ئەمە شتێکی خەیاڵیە شتێکە کە هەرگیز ڕوو نادات یعنی دەفەرمونون با لە خۆیانە دەست پێ بکەن ئەوە کابینەی حکوومەت دیەن یەک ژندا ئەنێن بە وەزیر و بە دەستکەوتێکی گەورە و مەزنیشیدا ئەنێن لە ناو حیزبەکانیان یەکێکەکەن بە سەرکردایەتی وەکێ بە مەکتەب سیاسی و وازاننی تر دنیانی کرد دەفەرمونون یەکسانی جەندەری لە دایرە و لە حکوومەت و لە دام و دەستگاکانی خۆیانەوە دەست پێ بکەن فەرمونون ئەمڕۆ کە ڕۆژی ژنە بەناو کە من خۆم هیچ بڕوایەکم پێی نییە با بێت زۆرترین تەعینات لە کەرتی حکوومەتا بۆ ژن بێت چونکە بە تایبەتی ئەو کەسانەی کە لە کەرتی تایبەتە ژن ئیشەکە دەوامەکەی زۆرە و موچەکەشی زۆر کەمە لەوانەیە لە زۆربەی هەندێک شوێنیشا ژن و کچ ئیستیغلال لەکرێن لە کەرتی تایبەتە فەرموو با بێن بڕیارێک بدەن لەو ڕۆژەدا زۆرترین تەعینات با بۆ ژنان بێت فەرموو با بێن زۆرترین تەعیناتی کەرتی تەندروستی و پەروەردە و تعلیم عالی و ئەوانە بۆ ژنان بێت فەرموو با بێن ئیجازەی دایکاتی لە ساڵێکەوە بکەن بە 2 ساڵ و کۆمەڵی خەڵات بن بە ژنان ئەوە کەی هینە تۆ بێ ئەجێندایەکی دەرەکی یەکسانی جەندەری لە وڵاتانە دنیای یەک ژن کێشەی هەیە بۆیە ژن داوایەکە من لێرە هیچ کێشەیەکم نییە لە هیچ شوێنێک لەسەر ئەساسی ڕەگەز ژن نەچەوسێنراوەتەوە یەکسانی جەندەریم بۆ چییە؟ من لەم ڕۆژانەدا میوانێکی ئەمریکیمان هات قسەمان کرد لەگەڵیا پیاوە سەحوفی ئەمریکیەکە وتی من لە ساڵی 1925 دایکم لە کولیەی تۆب وەرگیراوە
دایکم لە کولیەی طب وەرگیراوە هەموو یەک جامیعەی ئەمریکی دایکمی قوبوڵ نەکردووە تەنها لەبەرەوەی ژنە لە ساڵی 1925 لە کاتێکا لە ساڵی 1921 دانراوە بە مافی ژنا بەڵام لە ساڵی 1925 هیچ جامیعەیەکی ئەمریکی ئامادە نەبووە ئەو ژنە زیرەکە یەکەمە قوبوڵ بکە تەنها لەبەر ئەوەی ژنە لەبەرەوەی کولیەی طب و کولیە و خوێندنی پلە باڵا بۆ پیاوان بووە لەوێ ئەو خەباتەی کە ژنانەیکەن ئێمە دەستخۆشیان لێکەین بۆ بەدەستێنانی مافەکانیان بەڵام تۆ بێی کۆپیەکی ئەوێ بێنی بۆ ئێرە لە کاتێکا ئێمە کۆمەڵێکی زۆر مافی خواپێداومان هەیە و دەسەڵاتەکان داگیریان کردووە بێهات بێنەوە ئەو مافەخوا پێداوانەی کە خوا پێیداوین بۆمان بگەڕێننەوە ژن هیچ کێشەیەکی نییە و هیچ کێشەیەکی نامێنێ ئێمە پێمان وایە هەرچی عەقڵی بەشەری هەیە لە دنیا کۆی بکەرەوە بیهێنێ ناتوانێ مسقالە زەڕێکی ئەوەمان پێ بدا کە خوا و پێغەمەری خوا پێیداوین کە ئیسلام پێیداوین هەر ئەوە بدە بە ژن نەک هەر ژنی موسڵمان هەرچی ژن لە ئەفریقاوە تا ئەمریکا و تا دوورترین شوێنی دنیا هەیە جێبەجێ بکرێ هەمووی لە پەنایە ئەحەسێتەوە لەبەر ئەوە ئەم قسە بریقەدارانە ناچێتە گیرفانی هیچ کەسێک یەکسانی جەندەری بە هیچ شێوەیەک نابێ بهێنرێتە ئەم وڵاتە چۆن یەکەم جار دژایەتیمان کردووە ئێستاش بە هەمان شێوە دژایەتی ئەەکەین تا سەر ئێسقان شەڕی گەرمی لەگەڵا ئەەکەین ناهێڵین یاسایەکی قێزەون کە لەو وڵاتانە بووە بە گرفت و کۆمەڵی قەیرانی ئەخلاقی و کۆمەڵایەتی و دنیایەک بەدبەختی بۆ ژنان و بە خێزانەکان هێناوە بهێنرێت لێرە دووبارە تاقی بکرێنەوە ئێمە لێرە ئەو کێشانەمان نییە ئەو کێشانەی لە ئەوروپا هەیە لێرە نیمانە ناکرێ هەر بەرنمەیەکی گەنی و هەر بەرنمەیەک لەوێ فەشەل بێنێتەوە بیهێنی لێرە تاقی بکەیتەوە لێرە دنیایە شتمان هەیە بابین بە پێی خواستی ناوخۆیی خۆمان بزانی ژنان چیانەوێ ئەوە بکەین وەرە فەرموو ئەو هەموو ژنە هاتووە ناندائەنێ بەرگ درودانە قەرزی بچووکی پێبە یارمەتی بە دەستی بگرە بازاڕی بۆ پیا بکە پشتگیری بکە یارمەتی ئەو ژنانە ڕێژەی تەلاقە منە بەرزە ئامارەکانەوە نەترسناکە با حکوومەت بێ کۆمەڵی شوقە بدا بەو ژنانێک کە ماڵیان نیە و سەرباری ماڵ لە باوک و ماڵە بران و ماڵێکیان پێبا بەو ژنانە بابێت دنیایەک کچمان هەیە کە شویان نەکردووە پرۆژە بۆ ئەوانە ڕابگەێنرێ یەکسانی جەندەری چ سوودێکی هەیە کۆمەڵک کۆیلەی قورمشکراوی ئەوروپا بێن لێرە بانگەشەی یەکسانی جەندەری بۆ ئێمە بکەن لە کاتێکا ئێمە هیچ کێشەیەکی جەندەری لە وڵاتانیە هەتا ئێستا جیاوازی موچەی بینی ژن و پیاو نیە هەتا ئێستا لە هیچ زانکۆ و پەیمانگاون لە تاریخی ئیسلام و تاریخی کووردا نەبووە بڵێن ئەم شوێنە بۆ ژنانە ئەو شوێنە بۆ پیاوانە شتێکە کێشەمانیە بۆچیمانە بێت بیکەی بە قەیران ئەمانە دروستکەری قەیرانن لەبەر ئەوە هەر کەسێکیش ئەو بانگەشەکە فەرموو بابێت لە خۆیەوە دەست پێ بکە کەس دەستی نەگرتووە باشە بەس پێشتر بڵێن ئێستا هەوڵێک کە بوو بە ناوی جێندەر فەندی ڕێکخراوەی دەوڵەتیەکان ئێستاش پێ دوای هەر کراوەیە بۆ ڕێکخراوانە و بە چوونی بەڕێزت ینی لە ڕووی خێزان و لە ڕووی کۆمەڵاتیەوە ڕۆژاوە ینی مای بەزەی پێداتنەوە لە چاو کۆمەڵگەی ئێمە سەبارەت بە ڕۆڵی ژن دایک هاوسەر خوشک ئەوەی کە مافی نییە لە وڵاتانە ژنە ژن ئیشیشی پێ ئەکرێ بە زۆر وەکو ئالەت وەکو ڕۆبۆت لە ماڵی شۆهەر ئەرکی خێزانەکەی لەسرە ژن ئەرکی زیایی کردو نەک مافی پێدرابێت ئەو مافانە هەمووی بۆ پیاوە لەوێ ژن ئەچە نانی خۆشی پیا ئەکا ئەبێ مناڵی خۆشی بەخێو بکە و ئەبێ ئیشی ماڵیش بکە لە وڵاتانە لەو وڵاتانی کە یاسای جەندەری جێبەجێ ئەکرێت وڵاتێکی وەکو سوید و دانیمارک و فەڕەنسا بە نمونە وەزیریشیان هەیە بۆ چەسپاندنی یاسای جەندەر زۆرترین توندوتیژی بەرامبەر بە ژنەکرێت و زۆرترین حاڵەتی توندوتیژی بەرامبەر بە ژنانەیە زۆرترین دەست درێژیە خرێتە سەر ژنان زۆرترین ژنی شەکوژرێت دەفەرموو ئەمە یاسای جەندەری چی کردووە لە وڵاتە لە کاتێکا کە باری ژنان بە بەراورد بەو ساڵانێک کە یاسای جەندەری لە وڵاتان نەبووە حاڵەتی توندوتیژی و کوشتن و بڕین و پێشێلکردنی مافەکانی ژن زیایی کردووە نەکەمی کردبێت سوپاس دەکەم قومری خان سەبارەت بە بارودۆخی ژنان هیچ هەوڵێک دەبین لەلایەن دەسەڵاتەوە بۆ باشکردنی بۆ منە ئەوەی کە ئێستا بازرگانیکردن بە ئافرەتانەوەی لە یانە شەوانەکان لە گازینۆکان هەروە بڵین باندی بازرگانیکردن
بە ئافرەتانەوەیەوە زۆر زارۆک و کاڵایەک لە ڕیکلام و هەتا لە دراما و ئەوانەشدا بەکاردێنرێت؟ بەڵێ لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە ئەیبینین تا ئێستاش هەوڵەکان بە پێی پێویستی واقعی کۆمەڵگەی ئێمە نییە. ئەتوانین بڵێن خەریکە ئەو هەوڵانەی کە هەیە بارودۆخەکە بەرەو خراپیە بانەک بەرەو باشی. بۆچی؟ چونکە هەر بۆ نمونە یەکێک لە هەوڵەکان دەرکردنی کۆمەڵە یاسایە، هەر ئەو یاسایی کە بوو بە خەڵک و ڕێکخراوەکان کاریان لەسەر کرد کە نەهێڵن ئەو یاسایە کە دەربچێەوە کۆتا خوێندنەوەی بۆ بکرێ، یاسای توندوتیژی خێزانیە. ئەم یاسایە لە ساڵی 2011 خوێندنەوەی یەکەمی بۆ کرا لە پەرلەمانی کوردستان و وەکو پرۆژە یاسایەک ئیشی لەسەر کرا. ئەو کاتە زۆربەی خەڵک و زۆربەی ڕێکخراوەکان کێشەیان نەبوو لەسەر ئەو یاسایە، بەڵام کاتێک بە هەوڵی کۆمەڵی ڕێکخراوی هاوردە و بە هەوڵی کۆمەڵێ چالاکوان ئەم ویستیان شتێک بخننە ناو یاسایە کە دژی بەها ئاینی و بەها کۆمەڵایەتی و دابوونەریتی ڕەسەنی کۆمەڵگەی کوردەواری بوو، ئەو کاتە بووە گرفت و ڕێگری لێکرا. بۆیە سیرەکەین هەوڵەکان ئەوەی کە هەیە لەسەر ئاستی دەسەڵات کە بەو شێوەی کە ئێمەش ئاگادارین تا ئێستا وەکو چەمک ئەیانەوێت جێی بکەنەوە لە یاساکانی هەرێمی کوردستانە. بۆ نمونە یاسای جێندەر کە ئەمی واتە وشەی جێندەر بە شێوەیەک لە شێوەکان بخەنە یاسای توندوتیژی خێزانیەوە کە ئەمە ناتوانێت بارودۆخی ژن بەرەو باشی ببات و بارودۆخی ژنان باش بکە. ئێمە لە هەرێمی کوردستان ژنان گرفتی گەورەیان هەیە، ژنان تووشی کێشەی گەورە ئەبن لە ڕووی ئەو خزمەت گوزاریە سەرەتاییانەی کە پێویستە دەسەڵات و حکوومەت دابینی بکات بۆ ژنان، بەتایبەت ئەو ژنانەی کە هاوسەرەکانیان نەماون و خۆیان دایکن و خۆشیان باوکن و ئەو ژنانەی کە پاشماوەی کارەساتەکانی گەلی کوردن و کارەساتی بەناو ئەنفال و کارەساتی کیمیاباران و ئەو ئافرەتانەی کە خاوەن پێداویستی تایبەتن، ئەو ئافرەتانەی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە لەلایەن حکوومەت و دەسەڵاتەوە هیچ ئاسانکاریەک بۆ ئەمانە نەکراوە، چ ئەوەی کە بتووە من خۆم دایکی وا ئەناسم مناڵەکەی خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام حکوومەت هیچ ئاوەڕێکی جددی نە لەو دایکە و نە لەو مناڵە نەداوەتەوە. ئەو ئافرەتانەی کە بە ساڵاچوون و هیچ سەرچاوەیەکی ژیانیان نییە، ئەو حکوومەتە زۆر بێباکە لە ئاستی ئەمانەدا دەستێچێتە قوتی ئەمانەش، تەنانەت ئەوانەشی کە خانەنشینیەکی کەم وەرەگرن سەیرەکەی بە 2 مانگ و 3 مانگ زیاتری شتەیە پەڕە تا خانەنشینیەکەیان پێدەن. کەواتە لەم وڵاتەیە هیچ خزمەت گوزاریەک نییە بۆ ئەو ئافرەتانەی پێویستە حکوومەت ببێتە باوکیان، ببێتە پاڵپشتیان بۆ ئەوی بتوانن ژیانێکی ئاسوودە بژین. ئەو ئافرەتانی کە پێویستیان بە پاڵپشتی حکوومەتە، چ لە ڕووی دابینکردنی بژێوی ژیان و چ لە ڕووی ئاسانکاری تەندروستیە کە ئەوەی کە ئەمە گرفتێکی تر ئەمە باسی ئەوانە ئەەکەین. ئەوجا ئەبینین وەکو ئەوەی ئێمە لە میدیاکانە بڵاوە کوردستان و هەرێمی کوردستان بووەتە مەیدانی پێشم خۆش نییە و قسە بکەم لەش فرۆشان، واتە بازرگانیەکی زۆر بە ئافرەتانەوە ئەکرێ، بەجەستەی ئافرەتانەوە ئەکرێ. تا ئێستا ئەو هەوڵانەش کە دراوە لەلایەن فراکسیۆنەکانی پەرلەمانەوە، هەندێک لە فراکسیۆنە خەمخۆرەکانی پەرلەمان بۆ ئەوەی یاسایەک دەرچێت دژی لەش فرۆشی لە هەرێمی کوردستان، تا ئێستا نەخراوەتە بەرنامەی کاری پەرلەمانەوە و ئیشی لەسەر ناکرێت. کەواتە
ئافرەت بە ئاڕاستە باشەکەی لەلایەن دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستانەوە پشتیوانی ناکرێت، بەڵام بە ئاڕاستەیە کە دژی بەها کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەی کوردیە، دژی پاراستنی کەرامەتی ئافرەتە، ئێمە هەوڵی زۆرە بینین. بۆیە بەداخەوەم کە تەنانەت بە ناوی جۆرا و جۆرەوە بازرگانی بە ئافرەتەوە ئەکرێت، بۆ نمونە بە دانان و ئیجازەدان بەو سەنتەرە جۆرا و جۆرانەی بە ناوی تەندروستی و مەساج و ئەوانەوە بە ڕیکلامی ئافرەتەوە ئەو ئافرەتانی تەنانەت لە وڵاتانی تریشەوە هێنن لەم هەرێمی کوردستانە کار لەسەر تێکدانی بارودۆخی ژنانەکرێت، نەک چارەسەری بارودۆخی ژنان. ئەگەر بمانەوێت بە یاسا خزمەتی ژن بکەین، ئەبێ یاسایەک بێت کە سەرچاوەی گرتبێت لە ئاینی پیرۆزی ئیسلام و لەگەڵ بەها باڵاکانی کۆمەڵگەی کوردەواریە بگونجێت و لەگەڵ بارودۆخی کۆمەڵایەتی و دابوونەریتی کۆمەڵگەی کوردیا بگونجێت. ئەینا ئەوەی کە ئەیبینین ئێستا نەتیجەی ئەو بەرنامەیەیە کە توندوتیژی بەرامبەر بە ژنان و کچان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە و ڕێژەکەی بەرز بۆتەوە و شێوازەکەشی گۆڕاوە. بەڵێ سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز، ناوبەڕێکی کورت و دوای ناوبڕەکە دەینە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیسبوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرچ ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕووبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆڵ. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار لە بەروانی 9 تا 18 سەی 2023 گەورەترین فستیڤاڵی بازارکردن لەسەر ئاستی عێراق لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخرێت. لە پێنجەمین فستیڤاڵدا براند و کاڵابیانی ناوخۆیەکان و پێویستیەکانی ڕۆژانی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش بە کڕیاران دەکرێت. لەم فستیڤاڵەدا جۆرەها خواردنی کەلتوری کوردەواری پێشکەش بە سەردانیکاران دەکرێت. ڕۆژانە خەڵاتی جۆرا و جۆری کۆمپانیاکان پێشکەش بە کڕیاران دەکرێت. نمایش و چالاکیە هونەریەکان ئەم فستیڤاڵە پرجۆش و خڕۆشە ڕازاوەتر دەکەن. فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار بە هاوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە کەشێکی بەهاریدا و لەگەڵ پشکوتنی گوڵە نێرگز و وەنەوشەدا و لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەلایەن کۆمپانیای ئەتڵەسڵ ئەسیلەوە بەڕێوە دەچێت. کاتی بەڕێوەچوونی فستیڤاڵ بە درێژایی ڕۆژانی 9 تا 18 سەی 2023 لە کاتژمێر 10 سەردەبیانی تا 7 ئێوارە بەردەوام دەبێت. فەرموون بۆ سەردانی پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنج و فاسۆلێ سادەیە. خواردنێکی تایبەت و خۆشەویستە لای زۆرینەی خەڵکی وڵاتە. لە ڕاستیە هیچ پێخۆرێکی ناوێ لە هەموو کات و شوێنێک شاخورێ. حەلیان حەزم لێتی. برنج و فاسۆلیا زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڵەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەر جێیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵت دادێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەی پێت دەبەخشێت.
مایۆرکا سیتی جوانیاری لە دڵی سروشدا. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز منیرە خان بین و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئێمە بڵین هەوڵی ڕێکخراو دەمیندرێ لەلایەن لەسەراسی حکوومەت بۆ مەسەلەی تێکدانی خێزان و کارکردن بۆ مەسەلەی جێندەر لە پەرلەمان کۆمەڵێک یاسا دەرچوو کۆیتن و تیژەی خێزانی 2008 بڵین 2011 بەهەمان شێوە یاسای باری کەسێتی کە پێچەوانە لەگەڵ شەریعەت لەسەراسی ڕاگەیان ڕێکخراوەکان کار دەکرێت وەکو هەرکی ڕێکخرا و پارتە ئیسلامیەکان و ئەوانە چییە؟ بارکی خۆیان نەساون بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردانە کە هەوڵێکن بۆ تێکدانی خێزان؟ بەڵێ هەروەکو ئاگادارن هەوڵێکی نێودەوڵەتی هەیە فشارێکی نێودەوڵەتی لەسەر زۆربەی وڵاتەکانە کە کۆمەڵێک یاسا ئەسەپێنن بەسەر وڵاتانی ئیسلامی کە پێچەوانەیە بە دین، پێچەوانەیە بە دابوونەری، پێچەوانەیە بە ڕستەنایەتیمان، حتا پێچەوانەیە بە فیترەتی بەشەریش کە بە زۆر ئەیانەوێت بیسەپێنین. ئێمە داواکەین لە دەسەڵاتدارانی هەرێم بە هیچ شێوەیەک نەڕۆنە ژێر کاریگەری ئەو فشارە دەرەکیانەی لەسەریانە بۆ گۆڕانکاری لە کۆمەڵگا، چونکە پێویستە ئەوان دان بەو ڕاستیەتە بنێن تاکە خاڵی بەهێزی گەلی کورد کە ئێستا ماوە خێزان و کۆمەلگایە و ئەو ئەشتێ کۆمەڵایەتەیە کە هەمانە نابێ بهێڵن ئەو کارتە بەهێزانەیان لە دەستدا بچێت. ئەگەر کۆمەلگایەک ئەخلاقی تیا نەبێ، کۆمەلگایە خێزان تایە، پێگەی خێزان تایە بەهێز نەبێت، ئەو کۆمەلگایە بایەخی نامێنێ، نرخی نامێنێ، وەلایان بۆ دین، بۆ گەل، بۆ نیشتیمان نامێنێ. لەبەر ئەوە نابێ بە هیچ شێوەیەک بڕۆنە ژێر کاریگەری ئەو فشارە دەرەکیانەی لەسەریانە. و ئێمەش وەکو ڕێکخراوەکان وەکو پارتە ئیسلامیەکان بە هیچ شێوەیەک ئەگەر لە مەسائیلی سیاسیە یا مجاملاتی سیاسی و شتا سازشێکمان کردبێت لە بەرامبەر ئەو شتانی کە پێچەوانەی ئیسلامن بە هیچ شێوەیەک سازش ناکەین و هەڵوێستی خۆمانە بێت و بە هیچ شێوەیەک ناچینە ژێر کاریگەری ئەو فشارە دەرەکیانی کە ئەیانەوێ بیسەپێنن بەسەر خێزان و سیستەمی پەروەردە و خوێندنی قوتابخانە و باخچەکانە بە هیچ شێوەیەک ئەوە قابلی قبولکردن نییە و ڕێگای پێنادێت و ڕەفزە. باشە بەس ڕەنگە بپرسم ئەی ئیسلامیەکان بۆ مەسەرەی کێشەی جیابوونەوە، خیانەتی هاوسەرگیری، زیادبوون لێکەڵەشانەوەی خێزان دەبێت چ پرۆژەیەکیان هەبێ یاخود دەبێت چی بکەن ئێستا لە ڕووی پەروەردەیی و بێت بارکی خۆیان هەستاون ئەگەر هەوڵێکی هەبێت بە ئاراستەی تێکدانی کۆمەڵگە؟ ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو پارتە سیاسیەکان وەکو یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان هەوڵێکی زۆرمان داوە بۆ پاراستنی شیرازەی خێزان، بۆ ئەوەی خێزانەکان لە یەکترازان بپارێزرێن، بۆ ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرار بێ، بۆی پرۆسەی هاوسەرگیری ئاسان بێ. بەڵام تۆ کە ئەم کارانەت ئەەکەی پێویستت بەوەیە کە دەسەڵات و ئەو حکوومەتەی کە هەیە لەگەڵ تا هەماهەنگ بێت. ئێمە دنیایەک بڕۆ سەیری دادگاکان بکە هۆکارەکانی جیابوونەوە بکە، ئەوە حکوومەتە ئەبێت بێت لێکۆڵینەوە لە هۆکارەکانی جیابوونەوە بکات و ئەو شتانی کە ئەبنە هۆکاری جیابوونەوە یا ئەبنە هۆی تێکدانی کۆمەلگا ڕایان گرێت. چەندین جار ئێمە بە پرۆژە یاسا بە بەرنامە داوا کراوە، چەندین کەناڵی ڕووخێنەر لە وڵاتە هەن، میدیای تێکدەر هەن کە پێویستە ڕاگیرێ، درامای بێسوود و تێکدەر و نائەخلاقی هەن ئەبێ ڕابگیرێ. بەڵام ئەو دەسەڵات هەماهەنگ نییە، هاوکار نییە لەگەڵ بەرنامەکانە. بۆیە هەموو ئەو شتانە ئەبێت لە ڕێگەی دەسەڵاتەوە بکرێت. بەداخەوە دەسەڵاتی دادوەریش وەکو خۆی ڕۆڵی خۆی نابینێ، دەنا دەبوو لە ئەو ئامارەی تەلاقانەی کە ڕائەگەندرێت و ئەو هۆکارانی کە هۆکارەکانیشی زیاتر کافتریا و نێرگەلەخانە و مەشروبخانە و یانەکانی لەشفرۆشی و دراما تورکی و بیانیەکان و میدیا تێکدەرەکان و ئەو کەناڵانەی کە تایبەت کران بۆ تێکدانی خێزانی و کۆمەڵە بووکەڵەی
کۆیلەی قورمشکراویان هێناوە بە ئاشکرا بانگەشە بۆ جیابوونەوە و کێکی جیابوونەوە لە تەکەن ئەمانە ئەبێت لەلایەن دەسەڵاتەوە ڕابگیرێت اینجا خەوڵەکان جێگەی خۆیەگرێت ئەگینا ئێمە وەکو ڕێکخراوەکان چ زانایانی بەڕێزی ئاینی چ حیزبەکان هەموو کەس لە ئاستی خۆیەوە کارەکات بەڵام ئەگەر دەسەڵات بە بەرنمەیەک بێت لە ڕێگەی کەناڵەکانەوە کار بە تێکدانی خێزان بکات ئەمە کێشەکەیە لێرە دەسەڵات خۆی بێت کار لەسەر تێکدانی کۆمەلگای خۆی بکات کار لەسەر لێکترازانی خێزانی خۆی بکات بەخۆیان نێتەوە لە کاتێکا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پێویست بوو بێتە سەرخەت لە کاتی ڕاگەیاندنی ئاماری ئەو هەموو تەلاق و جیابوونەوانەی کە ڕوو ئەدەن بەڵام بەداخەوە ئامارەکان زۆر بەهێنی سەیرەکرێ ئەم هەموو ئاماری سەرەتان ئەم هەموو ئاماری خۆکوشتن ئاماری تەلاق کە لە مێژووی عێراق و مێژووی کوردستانە شتی وا ڕووی نەداوە زۆر بە ئاسانی بەسەر ئەو ئامارانە تێئەپەڕن بەبێ ئەوەی حکوومەت بێت و کۆبوونەوەیەکی تایبەت لەسەر ئەو پرسانە بکات وەزارەتی پلاندانان بێت پلانێک بۆ ڕێگرتن و بەرگرتن لەم هۆکارانە بکات کە هەیە تەمایی ماڵوێرانی بۆ خێزانەکان باشە بە کورتی دوایش دێمە وڵاتی شەڵەکە دەرفەتەی بەس بەڕێز ئەو هەوڵی کە بدڵی هەوڵێکی بەرەمە بۆ داڕێژراوی دەسەڵاتە بۆیە خەڵک سەرقاڵی کێشە و ژیانی کێشە کۆمەڵاتەکانی خۆی بێت نەپەزێت سەر مەسەلەی گەندڵی و داواکردنی مافی خۆی هەدەفەکەوەیە نەخێرەمە هەر پیلانێکی نەخشە بۆ ڕێژراوە چۆن 100 ساڵ لەمەوە پێش هاتوون ئیسلامیان لە کۆمەلگا دابڕیوە ئێستاش هاتوون لە دوای ئەو 100 ساڵە پیلانێکی درێژخایەنیان هەیە بۆ ئەوەی ئەوەنەی تر ئەم تۆزە ئیسلامی لە ناو خێزانەکان و لە ناو تۆزێک لە دەرسە دینیەکانە هەیە ئەوانە هەمووی بسڕێتەوە ئەمە هەمووی پیلانێکی دەرەکیە لەلایەن سلهێزانی جیهان کە فەرزەکرێ بەسەر ئەم حکوومەتانە ئەم حکوومەت و دەسەڵاتانیش بەهۆی وەرگرتنی قەرز و بانک و سەرمایەداری و بازرگانیان لەگەڵ ئەو زلهێزە چاوچنەکانە و بانکە جیهانیانە چوونەتە ژێر فرەشار و چوونەتە ژێر ئەو بەرنامە خراپە تێکدەرانەی کە هەیە و فەرز کراوە لە سەریان کە ئەبێ ئەوانە جێبەجێ بکرێت بەڵام کە وەختێک دێنەوە ناو وڵاتەکەی خۆیان لەگەڵ خەڵکا ڕوبەڕوو ئەبنەوە بە هیچ شێوەیەک خەڵک هەرچەنە بەرگای برسێتی گرتبێ بەرگەی نەهامەتیەکان و شەڕی ناوخۆ و کۆمەڵێ بە درێژایی مێژوو بەرگەی ئەو هەموو ناڕەحەتیانی گرتووە بەڵام هەرگیز خەڵک مل بۆ ئەوە نادات کە بەرنمەیەکی دەرەکی بێت و مناڵەکانی بەلاڕێدا بەرێت و پەروەردەیەکی سەقەت بکرێن بەڵ سوپاس دەکەین دوای قسە لەسەرەوەشکەین چارەسەر چیە خومری خان وەکو ڕێکخراوی ئیسلامیەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو وەکو سێ ڕێکخراوی خوشکانی کۆمەڵ بزوتنەوە یەگرت و ڤیسیڤاڵێکتان هەبوو ئامان چی بوو لەوەوە چی کرا بۆ ئافرەتە بەڵێ دیارە ئەو ڕێکخراوانە لە ڕابردوو شاکاری هاوبەشیان هەبووە بۆ گەیشتن بەو ئامانجانەی کە هەیەە کە پەروەردەیەکی ڕەسەن و پاراستنی خێزانە و پاشان گەشە سندن و گەشەدان بە توانەکانی ئافرەتان هەر لە چوارچێوەی ئەم ئامانجانەدا بە باشمانزانی لە واقعی ئەمڕۆدا کە ئەرک و مافەکانی ئافرەتان شێوێنراون ئێمە بێ بچینەوە سەر سکەی ئەسڵی خۆی و بین بە هەموو لایەکی بڵین کە ئافرەتی کورد خاوەنی پەیامە خاوەنی بەرنمەیە خاوەنی ئامانجی خۆیەتی بۆ پاراستنی کەرامەتی خۆی و کەرامەتی خێزانەکەی و کەرامەتی کۆمەلگا بۆیە ئێمە فستیڤاڵێکی هاوبەشمان ساز کرد کە لەم فستیڤاڵەدا هەوڵماندا پەیامی خۆمان وەکو ئەو سێ ڕێکخراوە لە ڕێگەی ئەو پانێڵانەوەی کە سازمان کردبوو لەسەر دوو تەوەری سەرەکی کە ئەمڕۆ باس و خواستی کۆمەڵگەیە یەکەم باسی ئافرەت و ئابووری پانێڵی دووەمیش لەسەر خێزان و گۆڕانکاریەکان ئەو گۆڕانکاریانەی کە ئەمڕۆ لە واقعی جیهان و واقعی هەرێمی کوردستانە هەیە بەهۆی گەشە سندنی تەکنۆلۆژیا و سەردەمی بەجیهانی بوون و عەولەمە و خاڵێکی تر کە ئێمە لێرەیە لە فستیڤاڵەکە ئیشمان لەسەر کرد نیشاندانی سمبولی دایکی نمونەییە
لە کۆمەڵگەی کوردیە ئێمە چ جۆرە دایکێک بە دایکی نمونەیی ئەزانین کام دایک پیشانی کۆمەڵگە بدەین کە ببنە سمبول بۆ کچانی ئەو کچانی کە لە داهاتوە دەبنە دایک بۆیە ئێمە ئەو فستیڤاڵەمان ساز کرد لە بەشێکی فستیڤاڵەکە کە تەرخانمان کردبوو بۆ گەشە سەندنی ئافرەتان لە ڕووی ئابووریەوە واتە بەشێکی فستیڤاڵەکە تەرخان کرابوو بە کاری دەستڕەنگینی بۆ هونەری دەستی خانمان و بە بازاڕکردنی کاری ئەو خانمانەی کە لە ماڵەکانی خۆیانە دێن بە کاری دەستڕەنگینی خۆیان ئەیانەوێت ببن بە بەشێک لە چاکسازی ئابووری لە خێزانەکانیانە بۆیە پەیامی ئێمە پەیامێکی ڕوونە پاراستنی ئافرەت لە هەموو ئەو هێرشانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە هەموو ئەو فکرە نامۆیانە ئەو بیرە نامۆیانە و برەودان بە پاراستنی بەهاباڵەکان لە کۆمەڵگەی کوردیدا و ئاڕاستەکردنی تواناکانی ئافرەتان بە شێوازێک کە ساڵ بە ساڵ بەرەو باشتر بچێت و پێگەی بەهێزتر بێت لە کۆمەڵگەیە بۆیە من جەخت لەوە دەکەمەوە کە ئەرکی جەماوەری کوردستانە بۆ پاراستنی کۆمەڵگەکەیان و بۆ پاراستنی بەهاباڵەکانی کۆمەڵگەی کوردەواری و بۆ پاراستنی ڕەوشی باشی کۆمەڵگە و بۆ پاراستنی خێزان ئەبێ ڕاچڵەکێن بەرامبەر بەو ڕووداوانەی کە لەم دواییەدا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئەو پرۆژە و فکر و بیرە نامۆیانەی کە دێتە کۆمەڵگەی کوردەواری کە زەنگێکی مەترسیە بۆ داهاتووی خێزانەکان و بۆ داهاتووی نەوەکانمان بۆیە ئێمە وەکو ئەو ڕێکخراوە ئیسلامیانە کاتێک کە هەستمان بەم مەترسیە گەورە کرد بە پێویستمان زانی جوڵەکانمان یەک خەین هێزەکانمان یەک خەین چونکە ئەرکی سەرشانی ئێمەیە کە پارێزگاری لە بەهاباڵەکانی کۆمەڵگەی کوردەواری و پاراستنی خێزان بکەین. سوپاس دەکەم. مونیرخان دوخولەکیش بۆ بەڕێزت چارەسەر چییە بۆ ئەو بڵێن ئەو دۆخی کە تونوتیژی خێزانی هەبێت لە کۆمەڵگەی ئێمە لێکاڵوەشانەوە لاوازکردنی ڕۆڵی خێزان کاڵکردنەوەی ڕۆڵی دایکایەتی و باوکایەتی چارەسەرەکە چیە دەبێت چی بکرێت؟ پێویستە هەموو زانایانی بەڕێزی ئاینی و هەموو ڕێکخراوەکان ڕۆڵێکی بەرچاویان هەبێ زیاتر ئێمە کۆمەڵگاکەمان و خەڵکی هوشیار بکەینەوە لەوەی کە خاڵی بەهێزی ئێمە خێزانە پێویستە زۆر گرنگی بە خێزان بدەین هەروەکو خوای گەورە چۆن لە قورئانی پیرۆزە زۆر بە وردی چۆتە ناو بابەتەکانی خێزان و باسی کردووە ئەوەش لەبەر ئەوەی کە خێزان یەکەیەکی گرنگی کۆمەڵگایە پێویستە ئێمەش ئاوا زۆر بە گرنگی بیگرین بە دەستێکی کەم نەیگرین و هانی گەنجەکانمان بدەین پرۆسەی هاوسەرگیری ئاسان بکەین و خولی هۆشیارکردنەوەمان هەبێ بەردەوام کۆڕوسی مینار وتاری مامۆسایانی بەڕێزی ئاینی هەمووی بەیەکەوە بە یەک ئاڕاستە کار بکەن هەتاکوونێ بتوانین کۆمەڵگاکەمان لەو پیلانە ترسناکە پیلانەکە زۆر زۆر ترسناکە لە کۆرۆنا ترسەناکترە زۆر بە جددی بیگرن بە گژی ئەو بەرنامە پیسەی کە بە تەمان هاوردەی بکەن هەموو بە یەک ڕیز بە یەک دەنگ بوەستن بە هیچ شێوەیە قوبوڵی نەکەن و هەمویان هوشیار بن و بەڵێ سوپاسان دەکەین سوپاسی ئامادەبوون دەست بە خێزانەکانەوە بگرێت. سوپاس بۆ بەڕێزان مونیرە عەلی عەبدولعەزیز لە سلێمانی هەروە قومری شێخ محەممەد بەرزنجی لە هەولێرە و سوپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.